وانەبێژانی لادراو گرد بوونەوە کێشەی بارهەڵگرەکان بۆ چونە ناو کەرکووک چارەسەرکرا. سڵاوتان لەبێت. ماوەیەک بوو ئەگەر لە بازگەی دارەمان یان لە بازگەی چیمەنەوە بچوتایەتە ناو کەرکووک دیمەنی سەدان ئۆتۆمبیلی بارهەڵگرت دەبینی کە بە هەزارەها مەتر لە ڕیزدا وەستاون و قەرەباڵغێکی زۆریان دروست کردبوو. بەڵام دوجار شۆفێرانی بارهەڵگر بڕستیان لێ بڕاو هەڕەشەی مانگرتنیان کرد. هەڕەشەکە وای کرد حکومەتی ناوەندی بە خێرایی بێتە سەرخەت و لیژنێکی باڵا بنێرێتە کەرکووک تا کار لە کار نەترازاوە. هەڕەشەکە ئیشی خۆی کرد و ئەو ڕێکارە قورسەی بۆ بارهەڵگرەکان دانرابوو ئاسان کرا. بەوتەی ڕێکان نەجمەدین کە شۆفێری بارهەڵگرە و بۆ 964 قسەی کردووە کێشەکە چارەسەر کراو. ئێستا ئاسانکاریان بۆ دەکرێت و بەچەند خولەکێک سۆنەر و قەپانیان بۆ دەکرێت و چیتر چەندان کاتژمێر لە نۆرەگرتندا ناوەستن. ئەو کاتەی ئیشیان پێمان بوو لە قوتابخانەکان داوانەمان دەوتەوە پسپۆر بووین، بەڵام ئێستا ئیشیان پێمان نەماوە پسپۆر نین. ئەمە قسەی وانەبێژەکی لادراوە کە ئەمڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران لەگەڵ هاوڕێکانی گردبوونەوە و داوای دامەزراندنیان دەکرد. هەردی عەزەدین وانەبێژی لادراو بە 964 وت ئێمە کەسمان وازمان نەهێناوە و لە ڕێگەی برادەرایەتی واستەوە خەڵکیان خستۆتە شوێنی ئێمە. ئێستاش ئێمە ژمارەمان ئەوەندە زۆر نییە بۆیە دەمانەوێت دامان بمەزرێنن. ئەوان یەک داواکاریان هەیە کە دامەزراندنە. ڕازینین بەو بڕیارەی حکومەتی پەروەردە کە لە جێدانانیان بۆ دەکات. واتە ئەو مامۆستا گرێبەستانەی بە هۆکارێک دوور دەکەونەوە وانەبێژە لادراوەکان دەخرێتە شوێنیان. ئەوان دەڵێن هەتا 2000 وانەبێژ دوور دەکەونەوە ساڵانێکی زۆری پێویستە. ئەوە دەرمانی دەردمان ناکات. هەمووتان بیرتانە کۆتایی مانگی ئابی ڕابردوو هەلیکۆپتەرێک لە شاخی گۆیشە کەوتە خوارەوە و فڕۆکەوانەکەی بە سەختی بریندار بوو. پەیامبەری 964 چۆ بۆ سۆراغی و سەردانی کرد. بەڵام شکور زۆر باشە و تەندروستی جێگیرە. ئەمید حوسێن فەیزوڵڵای بەڕێوەبەری تیمی فڕۆکەوانی سلێمانیە. کۆتایی مانگی ئاب کاتێک بۆ گواستنەوەی تەرمێک چۆ شاخی گۆیژە لەوێ پەروانەکەی بەرشاخەکە کەوت و کۆپتەرەکە کەوتە خوارەوە و ئەمید حوسێن فەیزوڵڵا بریندار بوو. ئەمید حوسێن فەیزوڵڵا دەڵێت تا ئێستا ژیانی زیاتر لە 50 کەسی لە مردن ڕزگار کردووە و ئاماژەش بۆ دەکات ڕووداوەکەی گۆیژە شتێکی ئاسایی بوو وەک هەر ڕووداوێکی دیکە. تەنانەت شوێنەکە ئەوەندە سەخت نەبوو. لە فرێنی دووەمدا تووشی ڕووداوەکە بوو. وتیشی لە زۆر شوێنی سەختتر توانیویانە بە بێکێشە خەڵکی ڕزگار بکات. بەڵام ئەوە یاسایە. هەر کاتێک چوتە ناو فڕۆکەکە ژیانت لە مەترسیدایە. ڕێگا کۆنەکەی گەلی عەلی بەگ هامڵتۆن کە ڕێگایەکی مێژوویە و پێشتر ڕێگای سەرەکی هاتوچۆ بووە ئێستا بە تەواوەتی فەرامۆش کراوە و زبڵ و خاشاکێکی گەشتیاران دایپۆشیوە. پەیامبەری 964 چۆتە شوێنەکە و دیمەنەکانی تۆمار کردووە کە چۆن گەشتیاران ڕێگاکەیان پیس کردو و زبڵ و پاشماوەکانیان لە شوێنەکە فرێداوە. لەگەڵ هەڵکردنی با زبڵ و پاشماوە تێکەڵ بە ئاوی ڕووبارەکە دەبێت و جوانی و سروشتی ئاوەکە دەشێوێنێت. ڕێگاکە یەکێکە لە شوێنە مێژووی و گەشتیاریەکانی ئیداری سۆران و حەیفە بەو شێوەیە پشتگوێ بخرێت. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە سەرتاشێکی دەنگخۆش بەدەم گۆرانی وتنەوە سەری ئەو کەسانە چاک دەکات کە دەڕۆنە لای پەیامبەری 964 چۆتە لای هەردیکە سەرتاشەکەیە لە کاتی سەرچاپکردن بەیەکەوە قسە دەکەن و دەمەتەقی دەکەن و هەردی گۆرانی بۆ پەیامبەری 964 دەڵێت و خۆی باز لەوە دەکات کە لە 2016ەوە گۆرانیەکانی زیاد ئەزعەت دەڵێتەوە. ئەو دەڵێ من لە ئەداکردن تەقلیدی ئەو دەکەمەوە بەڵام نامەوێت لە 100% لەو بچم و هەردی باز لەوە دەکات کاتێک کە سەر بۆ مشتەرەکانی چاک دەکات مشتەرەکانی دڵیان خۆشە کاتێک گۆرانیان بۆ دەڵێت و مشتەریەکان داوای لێ دەکەن کە گۆرانیان بۆ بڵێت و باز لەوە دەکات کاتێک لە کۆبوونەوەکان لەگەڵ هاوڕێکانی دادەنیشن ئەم گۆرانیان بۆ دەڵێت و هاوڕێکانی هانی دەدەن بۆی کە زیاتر بەرەو پێشەوە بچێت لە گۆرانی وتن بۆ ئەوەی کە گوێبیستی دەنگە تایبەتەکەی هەردی بن دەتوانن سەردانی ماڵپەڕی 964 و فەیسبوک و سۆشیال میدیای 964 بکەن و گوێتان لە دەنگە تایبەتەکەی بێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.